ساڵانێکی زۆر ڕاهێنەری یادگا بووم. دوای ساڵانێکی زۆر بۆم دەرکەوت ئەگەر ئیمانێ وا بێ قەناعەتی لە 100% هەبێ ئەو زانیاری و بیرەکەوێتەوە، ئەگەری بیرکەوتنەوەکە زۆر زۆرە. گومانێ هەبێ بیرەکەوێتەوە، ئەگەری بیرکەوتنەوەکە زۆر کەمە بێتەوە. چونکە ئەگەر من 100 زانیاری لەبەرکەم، ئیمان و قەناعەتم وا بێ بیرمەکەوێتەوە، نەوەیم بیرەکەوێتەوە. بەڵام گومانم هەبێ هەرچەنە کاتیشی بۆ تەرخانکەم لەوە چێ هەفتایم بیرکەوێتەوە. قەناعەت چی عەزیزە؟ ئەڵێ چی؟ عەلیوەردی ئەڵێ ئەلئیمان بنت الئیحاء والتکرار. ئەڵێ کاتێک کە تۆ باوەڕ بە شتێ بۆ دروستە بێ، ئەوە ئەو شتە زۆر دووبارەکردنەوە ئەو قەناعەتەوە بۆ دروستەکە. جیمران یەکێکە لە عاقڵترین، حەکیمترین ئینسانەکانی سەرزەوی کە بەداخەوە لەم 2009 وابزان وەفاتەکە. لە سایتی ئاوات ئەکادیمی من بابەتێکی وردم لەسەر جیمران نووسیوە، ئینشاڵڵا بیخوێننەوە لەسەر سەرکەوتن. جیمران من شتی زۆر کەسم گوێگرتووە، یعنی لەوە چێ بەدەیان و سەدان خەڵک بەس محازەرەکانیم گوێگرتووە یا کتێبەکانیم خوێندوێتەوە، بەڵام ئەتوانم بڵێم ئەم سەدەیە یەکێک لە هەرە زۆر عاقڵەکانی ئەم دنیایە جیمران. جیمران قسەیەکی هەیە، ئەڵێ چی؟ ئەڵێ تەنها ڕێگا بۆ ئایندە ئیمانە. ئەڵێ ئەگەرە توێ ئایندە ببینی هیچ ڕێگایەک نییە ئیلا ئیمان، واتە ئیلا ئەبێ باوەڕت بەو شتە هەبێ. هیچ ڕێگایەکمان نییە هەنگاوی بنی بۆ ئایندە. یەک ڕێگامان هەیە، باوەڕ. ئەتەوێ ئایندە ببینی، باوەڕکە. تەواو باوەڕکە تۆ 2025 یەکێکی لە مرۆڤە بلیمەتەکان، باوەڕکە تۆ ئەم شتت بیرەکەوێتەوە، باوەڕکە تۆ ئەیزانی، باوەڕکە دەرەجەیە هێنیت، باوەڕ تاکە شتێکە لە ئێستاوە ئایندەی پێ بنیاد بنی. وە گەورەی باوەڕ بەڕێزان، ئێستا زۆر کەس ئەڵێ مەسەلەن ئیمان، عیلم، خۆی عیلم شتێکە تۆ ئەیسەلمێنی، بەس ئیمان شتێکە کە تۆ لە 100% قەناعەتت وایە ئەو شتە ئەبێت. ژیان بەوەی کە تەنها بە ڕێگەی عیلمی شتەکان بسەلمێنین نامان کا بە بەختەوەر، نامان کا بە سەرکەوتوو، ئایندەمان بۆ تەخت ناکە. بۆیە مەجبوری ئیمانە بین، مەجبوری باوەڕ و قەناعەتە بین. باوەڕ و قەناعەت خۆی شتێکی زۆر گەورەیە. ڕاستە هەندێ باوەڕ و قەناعەت لەسەر بنەمای خورافەیە و زەدی عیلمە، بەڵام باوەڕ و قەناعەتی زۆر هەیە لەم دنیایە کە زەدی عیلم نییە. من ئەگەر باوەڕم وا بێ کە ئەم تەمرینە بکەم باشە بم، ئەم وەرزشە بکەم تەندروستیم باشە بێ، لەگەڵ عیلمایەکان گیرە، بەڵام هی باوەڕی نی. دەی من باوەڕ ڕێهێنم چکە ئەمە قازانجم. هیوام وایە دەقیق لە قسەکانم تێگەشت بن.